کە باسی ڕۆڵی هوەرەکەین لە گەیاندنی پەیامە کۆمەڵایەتیەکانە. ینی زۆر جارێمە هوەر بەشێکی گرنگە لە ژیانمانە. ئەو کەسانەی کە بۆ پیانەڵێن هوەرمەند جیاوازیان چییە لەگەڵ کەسانی ئاساییە. ئەم کەسە ئاڕاستی ژیانی جیاوازە، بیرکردنەوەکانی جیاوازە، ئەو پەیامی کە پێیەتی، ئەو هێز و توانە و ڕوویابینی کە هەیەی جیاوازی هەیە و لە هەمان کاتیشار لە هەموو کایەکانی ترە ئەتوانێت ڕنگدانەوەی هەبێت و ڕۆڵی جیاوازی هەبێت. بەڵام ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو بۆ مێژوو هەر لە سەردەمی یۆنانیەکان و ڕۆمانیەکان و دوای هاتوینەتە کۆمەڵێ بابەتی زۆر گرنگ کە لە بواری هوەرا گرنگی پێدراوە لە جیهانە. هوەر ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە سیاسەتە، لەلاو کۆمەڵایەتیە، لە کایە جیاوازەکانی ترە، لە پەروەردەکردنە، لە گەیاندنی پەیامەکانە. یعنی زۆر جار پرسیار بۆ لامان هوەرمەندێک 400 ساڵ بەر لە ئێستا ژیاوە، بەڵام ئێستا لەو حەیەکی لە یەکێ لە مۆزەخانەکانە ماوەتەوە چەندین خوێندنەوەی جیاوازی بۆکرێت، چەندین پەیامی لە پشتەوەیە. لەم نێوەندەیە ئێمەی کورد تا چەند بەم هوەرە ئاشناین، تا چەند ئەم هوەرە ئەگەر تازش بێ بەنسبەت ئێمەوە چۆن توانیمانە سوود ببینین، چۆن توانیمانە سوود لە هوەرمەندەکانمان ببینین، پەیامەکانی هوەرمەندان چیە بۆ ناو ئێمە، پەیامەکانی هوەرمەندان چیە بۆ کایەکە جیاوازەکانی تری ناو کۆمەڵگا. جای ئەمڕۆ گفتوگویەکی زۆر جیاوازتر ئەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک شەوقی وەکو هوەرمەند و وەکو هاوکاریشمان لە دەستگای میدیای کورسات و کە پرۆگرامێکی زۆر جوانی GPS هەیە کە هەموو شار و شارچکەکانی کوردستان بەبێ جیاوازی ئەگەڕێت و ئەیەوێت کەلتور و دابوونەریت و شێوازی هەڵکەوتەی جوگرافی ناوچەکان و شێوازی کاری هوەری ناوچە جیاوازەکان بۆ ئێمە بگوێزێتەوە. ئێمە دەستخۆشی لێکین کە خۆی ئەمڕۆ لە ستۆدیۆ میانە. زۆر بەخێر کاک سپاس بۆ ئامادەبوون. باش لێرە سڵاو بەڕاستی بۆ بینەری بەرنامەکەتان بەنامەی ڕۆژینوێ بەرنامەیەکی زۆر جوانە، بەرنامەیەکی تەڕوبڕێ بۆ بەیانیان بەڕاستی زەرورە لەگەڵ قاوەیەکە کە بە دیاریەوەدا ئاگیشیت پڕ لە زانیاری. من سوپاسی شارەکەم بۆ ئەم بانکێشە. دەستە خۆش بێ، زۆر زۆر سپاس. بێگومان تۆش کەسێکی کە هەمووکو کاری هوەری و هەم خانەوادەکەشتان هەبووتان لە بواری هوەرا کارتان کردووە و من لە پێشەکەی کەشا باسم کرد. بەس کاک ناڕوون پێم خۆشە تۆ سەرەتا لەوە بۆمان باسکەی هوەر کە ئێمە مێژوویەکمان هەیە لە هوەرە بۆچی هاان بەگشتی ئەم هوەرە گوای کردووە کە بەشێکی گرنگ بێت لە هەموو کایەکانی ترە، نەک لەوەی کە تۆ کاگنارۆ تابلۆیەکی کێشێ بۆ خۆی کێشێت و تاو نە کاگنارۆ ئێ پەیامەکەی بکەێنێتە ناو کۆمەڵگاوە ئێ لە ڕێگەی هوەرەوە پەیامیک جیاواز بکەێنێ. ئەمە تا چەند لە مێژووە کاری لەسەرکرا بابەتەکە زۆر فراوانە. ئەگەر ئێمە کاڵین ئێمە قسەمان لەسەر ئایا مێژووی هوەری کوردیە یا مێژووی هوەر بەگشتی ئەو مێژووی کەەوە کە ئاڵێن کەەوە هوەر زمانێکی نێونەتەوەیە، زمانێکی مرۆڤایەتیە. دیارە مێژۆکە و مێژۆ زۆر دوورە و زۆر ئەبێ بگەڕێنەوە وەکو جەنابە باسی کرد. ئیتر بۆ سەدەکانی پێشووتر دوایی کەوایەتریەتە ناو ئەوروپا و بە کۆمەڵێک شێواز و کۆمەڵی قوتابخانی هوەری داخڵە بێ لە کلاسیزمەوە تا کلاسیزمی تازە و تا ڕۆمانس و تا هوەری واقعی و جابێت تعبیری و ئیتر ئەمە سەرەتا لە شوێنێکە بێکەوە با بڵێن لە وڵاتی فەرەنسا بێ ئەجا دواییەتە ئەڵمانیا و ئەچێتەوە بۆ فەرەنسا جاریشکە کە سەیری ئەمانەکەیت بۆی کەواوکو وەکو سەرەتایەگا وەکو پێشەکیەک بۆ ئەم باسەمان ئەو ساپچی لەناو ئەو هوەری کەوا ئێمە تۆزێ دواکەوتین لێ یان تۆزێ لێ بێ ئاگا بووین. ئەمە ئەوە ناگەینێکەوە ئێمەی کورد خاوەنی هوەر نەبین، ئێمە خاوەنی هوەرێکی ڕاستەقینەین. ئەم شتە لە ژانرەکانی کەی هوەرە بەڕاستی ڕەنگی یاوەتەوە ئایا لە هەڵپەرچەکانمان نابێ یا مەسانن ئەگەر ئێمە لە مێژومانە وەکو کۆچەر بەڕاستی یاوەکو گەرمان و کوێستانمان کردو لە دەوارەکانمانە لە پەرش و لە بەڕەکانمانە ئەمانە شتێکەیە کەوا ناوی ڕەنگی کوردیە. بەڵام ئێمە دوایینەوە سەری بەڵام من ئەمێ ئەو شتە بڵێم کەوا ئەو هەوڵ و تەقەلانی کەوا هوەرمەند بە درێژایی ئەو مێژووە کوردوێتی بەڕاستی هەوڵێکی شۆڕژێرانە بووە. ئیتر لە فەتەی کلاسیزمەوە کەوا با بڵێن شەڕی دەسەڵاتەکان کراوە، شەڕی کۆشکەکان کراوە، شەڕی پاشاکان کراوە. بەو شێوەی کەوا هوەرمەند چۆن ئەم پەرچەکردداری چۆن بە فۆرمەکە بە فۆرمی هوەریەکات، چۆن پرسیارە و ڕژێنێ. ئێمە دەیان هوەرمەندی گەورەمان هەیە بۆ نمونە گۆیامەکەی سەیری تابلۆیەکی گۆیاکەیت گۆیا کە لە تابلۆکانە
کە وێنەی ئەم خۆی هونەرمەند بووە لە ناو کۆشکی پاشاکانە وێنەی ئەندامانی کۆشکەکە بە پاشا و بەژنی پاشا و ئیتر هەمووی بە شێوەیەکی کەڕوڵاو دروستی کردووە کەوا وەکو بووکەڵەیە گوان و تەنانەت بەس فۆرمەکەیان دیارە ئەنجایتر بە دوای ئەوەیە دوای کلاسیزم بەڕاستی سەوری فەرەنسیەت و بەڵێن شۆشی فەرەنسایەت و ئیتر هەلومەرجە سیاسیەکان تگڕەسێ لێ بەڕاستی لەوێشە هونەرمەند ڕۆڵی گەورەی هەیە جایەتە لای هونەری واقعی و ئەمانەی تر چۆن هونەری واقعی چۆن پێشترکەوە ئەو هونەرە ڕنگانەوەی یا با بڵێن گزارش بووە لە چیرۆک ئەفسانەیەکان بڵێن لە چیرۆکە دینیەکان بەڵام ئیتر هونەریەتەوە ناو خەڵک هونەرێتە ناو خەڵک ئیتر لە دوای شۆشی فەرەنسیەوە ئیتر کایەتە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوسایتر کرێکارێک ئەبێتە بابەتی هونەر ئەوسا کەسێک ژنێکی ئاسایی ئەیەتە ناو تابلۆ جاران ئەوانی کەوا مەسەلەن لە ئیشەکانی ڕۆبنز و یا لە ئەو فیگەرانەکەەوە هەبووە ئەمانە هەمووی شتی ئەفسانەیەکان بۆ ڕۆبنز هاتوو بە بووە نمونە ڕسمی ڤینۆسی کردو خوای جوانی کردووە ئیتر بەڵام چۆنیەتەوە ناوە سەرتا ئیتر ئەمانە لەلایەن نەریت خوازەکان لەلایەن محافزکارەکانەوە بەڕاستی جرایەتی گەورە کراون بەڵام ئەوان سەرسەختانە لەبەروی پەیامی گەورەیان پێ بوو ئیتر تا ئەو کاتەی ئیتر سەرەتای سەدەی ڕابردوو ئیتر جەنگەکان دروستە بێت هونەرمەندیش بەڕاستی وەکو تاکێکی نا ئەو پەیوەندیانە ئەو جەنگانە بەری ئەکەوێت ئێمە فرانسمارکمان لێتانە لە جەنگەکانە کوژراوە بەڕاستی ئیتر بەم شێوەی دادایەکان کەوا پەرچەکردداری دادایەکان ئەڵەن سەر لە بەری ئەم هونەرە ئەبێ هەمووی لەناو ببرێت و هەمووی پسو تێنرێ لەبەرەوەی کە ئەمە بەرهەمی مرۆڤێکە یەک ئەوی کە بە شێوکی زۆر خێزەونانە لە ناو ئەبات مرۆڤ وێرانکارە ئەبێ ئێمە ئەگەر ویستمان هونەر بەرهەم بێنینەوە ئەبێ جارێکی کە لە هونەری مناڵەوە دەست پێ بکەین وەیە هونەری دادایەکان بەڕاستی ڕنگانەوەی هونەری مناڵی پێوەیە ئیتر بەم شێوەیەت تا ئیتر هونەری مۆدێرنێت کەم باسی هونەرەکە بە شێوەیەکی گشتی یەکەم هەر باسی هونەری نیگار کێشان ناکەم لەبەرەوەی کە ئەمانە هاوکات لەگەڵ هونەری نیگار کێشانە کە باسی دەربڕین خوازەکانەکەین هونەری بەڕاستی شانۆگەری دەربڕین خوازی هەبوو بەڵین تعبیر یا ئەکسپرسیۆنیزم یان چیرۆک و لەگەڵ نووسی دەربڕین خوازەکان هەبووە ئێمە سرێنبێریمان هەیە بەڕاستی لەسەرەوە ئیتر ئەمانە بەم شێوەیەت مۆسیقا بەسەر مۆسیقای دەربڕین خوازی تعبیری هەیە مۆسیقای واقعی هەیە ئەمانە ئیتر لە مێژۆکە هەمووی ئاماژەی پێکراوە بەڵام ئیتر هونەرێک گێت ناوی هونەری مۆدێرنە مرۆڤایەتی لە قەیرانایە مرۆڤایەتی شەڕەکان سەختتر و قورستر ئەبن وێرانکارەکان زۆرتر ئەبێ ئیتر مرۆڤیش هونەریش هەستەکات شتەکانی کایکا دووبارەیە ئیتر هونەر بەحسابی تر کۆتاییەت بەڵام کەسێک دروستە بێ بەڕاستی بەناوی یۆسف بۆیز ئەڵێ هونەر ئێستا دەست پێکات لەبەرەوەی کەوا تا ئێستا ئێمەی هونەرماند بە درێژایی ئەو مێژووە مرۆڤایەتیمان تەنها جێهێشتووە هونەر خاوەنە ڕاستەقینەکەی هونەر مرۆڤ خۆیەتی بەڵام ئێمە سەرقاڵی پێوەرەکانی ناو هونەرین سەرقاڵی تەکنیکی هونەرین سەرقاڵی ئەوەین جارێکیکە هونەر ئەبێ بێتەوە لای مرۆڤ لای خەمی مرۆڤ لای هەوڵی مرۆڤ ئیتر بۆیە هونەر ڕاستەقینەکە کەوایتر بە دوای هونەری هاوچارەخێت ئەو هونەرەیە کەوەیەتە ناو پەیوەندی کۆمەڵایەتی ناو پەیوەندی سیاسی ناو بەڕاستی ئیتر ناو پەیوەندی ناو سروشت ناو ژینگە ئیتر هونەر ڕاستەقینەکە ئەو هونەرەیەکەوە ڕاستە خۆ بەر مرۆڤەکە زۆر باشەکەواتە کاک نارۆ ئەتوانێ بڵێن هونەر بە هەموو شێوازەکانیەوە بۆ گەیاندنی پەیامێک وە پەیامی سیاسی بێ کۆمەڵایەتی بێ هەرچ پەیامێکە بەڵام لە ڕێگەی هونەرێکی خۆیەوە بێ پەیامێ بگەێنێت با کۆمەڵگا بەڵێ زۆر جار ئێمە لێمان تێگەچێ بەڕاستی ئەمانێ ڕۆڵی هونەرمەند لێ ئەسەنینەوە و ڕۆڵی کابراایکی سیاسی ئێنێ
دیارە ئەمیش ئەم هەڵەیە ئەخرێتە ملی بەڕاستی شتێک هەبوو بە ناوی واقعی اشتراکیەوە لە فترەی یەکێتی سۆڤێتی ئەو دەمایە هونەر ئەبێ لە خزمەت هونەرمەند هونەر ئەبێ لە خزمەتی ئایدۆلۆجیایە بێت ئەبێ هونەرمەند وەکو مۆزەفێک مامڵی لەگەڵ کراوە تر دوای ئەوە کەتر ئەو شتەی ئێمە دیمان لە وڵاتی عێراقا لە شەڕەکانە بەڵێن لە شەڕی درێژخایانەی عێراق و ئێرانە ئەیتر هونەرمەند بە نیگارکێش و بە سرودبێژ و بە مۆسیقا ڕۆمانە هەمووی لە خزمەتی ئەو جەنگەیە بوون دیارە ئەمەی کەوا لە ڕژێمی سەرکوتکەری سەدامە کە کرا پێشتریش بەڕاستی لە سەروبەندی ڕایخی سەیە لە سەروبەری نازیەکانە بە هەمان شێوە هونەرمەند ئەبێ بەسەر لە فترەی نازیەکانە هونەرمەند ئەبێ ڕەگەزی ئاری ڕاستەقینە نیشان بات ئەبێ ئەو مرۆڤانی کە لە ڕسمەکان و لە تابلۆکانە نیشان ئێرێت مرۆڤی بەهێز و مرۆڤی خاوەن ماسوولکە و مرۆڤی چاوشین و پرسەر بێ بەڕاستی ئەوە ڕەگەزی ئاری ڕەگەزی ئەڵمانی ڕاستەقینەیە بەڵام ئیتر ئەوان ئەو ئازادیان لە هونەرمەند سەنەوە دیارە هونەرمەند پێویستی بۆ ئازادیە بۆی داهێنان بکات یعنی تۆ ئەگەر هونەرمەند ببەستیتەوە قەتیستیکەی لە شوێنێکە و هینیشیکەی بەی ئاس بەرنامەکانی خۆتی پێ بڵێ ئەو ناتوانێت دایان بکات هونەرمەند پەیامی هونەرمەند وەکووتم ئێستا ئێمە بەڕاستی لە دۆخەکەین لێرە ئێستا لە کوردستانە لە دۆخێکی زۆر ناهەموارە ڕۆژانە ئەم هەموو درۆنە بەسەر سەرمانەوەیە هونەرمەند وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە چۆن ئەم هەموو ڕووداوە وێرانکاریە بەری ئەکەوێت چۆن بەریەکەیە من ساڵانێک من لە تاراوگە بووم بەڕاستی من مەرگە ساتەکان لە دوورەوە بەرەکەوت زۆرجا بەخۆم خۆشبەختانە خاوەنی تەکنیکێکی دەربڕین خوازیم کەوا بتوانم ئەو دۆخە با بڵێن ئەو دۆخەت پردڵە ڕاوچێ و ترس و کە ئابەیی کەوا لە ناو خۆمایە بێم هەڵی ڕشم و ئەوسا هونەرەکە ڕۆڵی لای من بەڕاستی من بۆیە ساوق بە نمونەیە نامەوە ڕۆڵی چارەسەرێکی ئەبینی تۆ فشارێکی گەورە لە ناو تۆیە هەیە ڕۆژانە هەواڵی ناخۆش هەواڵی زەرگبەر من تەواوی ئەو مەرگە ساتانە هەر لە کیمیاباران من زۆر زوو چم بۆ ئەوروپا 1970 و ئەمانە من گەیشت یعنی تەواوی ئەو مەرگە ساتەکان مردنی ئەندامی خێزان هاوڕێ وێرانکاریەکان ئەمانم هەمووی بەڕاستی لە تاراوگەوە لە دوورەوە بەرەکەوت من بەخۆمەوە دەموو بەس نییە من شێوازێکی دەربڕینم هەیە تەکنیکێکم هەیە کە لە ڕێوە بتوانم خۆم خاڵیکەمەوە ڕاستەکاری هونەرمەندیشەوەی ینی بەڕاستی تۆ بە زمانێکی جیاوازتر وەڵامی ئەو هەموو مەرگەسات و ناخۆشی خۆشیانەیەتەوە بۆ لە بەرۆی کە دوجار کەسێک یەت کارێکی تۆ بینێت لە ڕێگەی شانەوە بێ لە ڕێگەی مۆسیقاوە بێ لە ڕێگەی شێوەکاریەوە بێ چکە هونەر بەگشتی هەمووی باگراوندێک و فیدباکێکی جیاوازتری هەیە کە تۆ بتوانی پەیامەکانی تیا بکەین ینی باسی مێژوویەکی جوانت کرد ینی بەستەنەها شێوەکاری نیە وەرە بۆ شانۆ ینی لە سەردەم یۆنانەکان و ئەسخیلۆس و یۆربیدیس و سۆفۆکلیس هێنایانە بۆ سەردەمی تا ڕۆمانیەکان و دوای هاتۆتە فەڕەنسا هاتۆتە ئەڵمانیا ئەمە باڵی کێشەوە من حەزەکەم پرسیارە لە تۆکەم کاک نەڕۆ بە حکومی کە پرۆگرامێک تێ باباسی کوردستان بکەین یعنی بەگشتی کە چویتە ڕۆژهەڵات چویتە باکوور چویتە ناوچە جیاوازەکان یعنی چەندین دابوونەری تێبینیوە ڕاست ئێمە کوردستان بەش بووین بەڵام هەر ڕۆحێتێکی کوردایەتیماتیایە کاک نەڕۆ چۆتە ڕۆژهەڵات کەسێک دانیشێ بە تارێکەوە ئەزانێت چی لە ناخیاتی بۆ ئێڵێت ئەچێتە باکوور کەسێ سازێک لێە لە دەشتێکا دانیشێ لە بینایەکی کۆنی ئامەدا دانیشێ ئەزانێت چییە پەیامەکەی ئەزانێ خەمەکانی چییە کەسێک لە باشوورە ئەزانێ ئەو مەقامانە چییە ئەیڵێ تۆکو هونەرمەندێ ئەم بەرکەوتنانە و هەبووە ئێمەی کورد ئەتوانین لە ڕێگەی هونەرەکانمانەوە ئەو هەموو ناخۆشی هەتا ئێستش بەسەرمانەوە هەیە دەربڕینی بۆ بکەین ئێمە توانین زۆر سپاس پرسیارەکە و کاگە سەرکۆ پرسیارەکە زۆر جوانە من لەم بەرکەوتنانەیە بەڕاستی زۆر جار کەسێکی خۆشبەختم زۆر جار بەڕاستی جۆرە ڕەشبیدیەک ئەم گرێت کەوا ئەوەی کەوا من لە باکوور بینیم ئەو تر بە فلیمساز و بە شێوەکار و باڵین بەن و سەر و ئەمانە ئەو کاتانی کەوا
هینن کە کاتیان هەیە ئەو کاتانی کە دەست بەتاڵن وەکو مەفرەزە کۆ ئەبنەوە ئەیان بەسەر بازارە ئەسنەس ئەیان بەسەر بازارە و لەوێ بە کوردی پرسیار و ئەسنەوە بازارەوە کوردیەکە خەڵکە قساکەن بە کوردی بۆ نمونەچنە دوکانێکەوە بە کوردی مامەڵاکەن کیلۆی تەماتێک ئاگە بە چەند کابرا بە تورکی جوابێت هەڵێ بۆ بە تورکی جوابێتەوە ئێمە کوردی بە کوردی جوابم بەرەوە کاکە ترسی چی من بە ئەو برادەریکەوە بەڕاستی دەهێنەری بەرنامەکەی من بوو کاک عەلی کەمال وتم کارەکە شێوازەکە شێوازێکی زۆر هاوچەخانە ئێوە کارەکەن بۆ ئەماکەن ئەڵێ ئێمە ئەبێ ناو خەڵکابین و پاشان ئەوە کاری ئێمە و هەوری ئێمە و شۆڕشی ئێمە و پەیامی ئێمە وەکو هونەرمەند بەڕاستی هونەرمەند چەک ناگرێ بەدەستێەوە بچێت شەڕی دوژمن بکە بەڵام ئەمە شێوازێکی کارکردنی زۆر مۆدێرن و زۆر جوانە بۆی کەەوە ئەو زمانە لەبیر خەڵک نەچێتەوە کاچیتە ناوچی مەسەر ناوچی کاکەیەکان ناوچی کاکەیەکان یا یارسانەکان ئەو تەمبورەی پێێتی ئەو تەمبورە ئەو شوناسی نەتەوەیە هونەرمەند ئەبێ ئەو شتانە ساح کاتەوە ئەگینە کەلتوری ئێمە کەوتە خەتەرەوە بەڕاستی بوونی ئێمە وگنێتەوە ئەکوێتە خەتەرەوە باشە ینی ئێمە خۆشبەختانە ئەوەی کەوە لە ڕۆژهەڵات من بەرم کەو یا بینیم تەلارسازی لە بناوچی هەورامان شتێکی ناوی تەلارسازی کوردیە شتێکی هەیە ناوی پۆشینی کوردیە کابرای هەورامی کە ئەتەوێت لێدوانێکی چاوپێکوتنی گەڵا بکەیت لێدوانێکی لێوەرگریت ئەڵێ مامۆستاخوا بە یارمەتی 1 دقە یەمەوە بۆلاو ئەچێ فەرەنجیەکەی لە بەرەکە ئەزانێ ئەو فەرەنجیە بە شانازیە زانێ بەڵێ بە شانازیەوە ئیتر من زۆر جا داخم لێ بەڕاستی تەلارسازیەکێ تەلارسازی ڕاستەقینەی ئەم شارەیە کە شوناسی شاری سلەیمانیە کە جیاوازە لەو تەلارسازی باڵی لە هەولێر هەیە ئەم تایبەتمەندیەتە زۆر بەبێخەمانە زۆر بەبێ بەرپرسیارتیانە دووچاری ڕمانە بێ بەڕاستی تەلارسازیەکێ کە تەلارسازی بێ باوکو و دایک و بێ شوناسە باشە ئەم شتانە هونەرمەند ئەبێت کار لەناو ئەم پرسەنێتەوە یانە بکەکەوە لەناو کەلتورەکە ڕەنگی ئاوەتەوە باشە سەرباری ئەوە ینی ئێمە کە سەیری مێژوەکەمانەکەین مێژوویەکی پڕ وێرانکاری و مێژوویەکە بەڕاستی بە ئێستاشەوە ئەبینێت وازمان لێ نایەنن بەڵام تا ئێستا زۆر شەرمنانە ئێمەی هونەرمەند زۆر شەرمنانە وەکو هونەر بەر ئەم مەرگە ساتان ناکەوین ئێمە دووچاری کیمەباران کرای دووچاری کیمەباران بوون و دووچاری ئەنفال بوون و تا ئێستاش بەڕاستی دووچاری نانبڕی ئەبین بەڵام تا ئێستا ئەم شتە لەلای ئێمە نەبووە فۆرم و پێی بڵێ وەکو چۆن مەسەڵەن یەهودیەکان پرسی خۆیان بەڕاستی پرسی هۆلۆکاوستیان زۆر بە تەڕوبڕی هێشتوتەوە کێوە بوو بە 80 ساڵ بەڕاستی 89 ساڵە قەتڵ و عامی یەهودیەکان و هۆلۆکاوست کە ڕوو ئەیات و ئەمانە ئەگەر چی لە مێژووی بەڕاستی لە مێژووی ئەڵمانە 35 ساڵ دوای ڕمانی نازیەکان دوای ڕمانی بابڵین ڕایخی سێ لە هەشتایە دەستیان بۆم پرسە برد پرسی هۆلۆکاوست پرسی یەهود بەڵام تا ئێستا بینی بە شێوازی زۆر دەربڕینی زۆر جوان کەوا ڕاستەخۆ بەرتگەی لە بواری فیلمە لە بواری هونەرێکا کەوا لای ئەوان بەڕاستی دروست بوو ئەو شتێککە ئێمە پیاڵی مۆنومنت دوای ئەم مۆنومنتە پێشەکەوێت فۆرمەکە ئەگۆڕێ شێوەکەی بەڵێن شێوەکەی پێش ئەکەوێت بە ناوی شتێک ئەڵمان پێڵێت دەنگمال یعنی با بڵێن نەسبی بە ئاگاهێنانەوە دەنگمال نەسبیە یادەوەریە ئەگەر ئەو دەنگن یعنی هەستکردن یادکردن جارێککە بە پەیکەر خەڵکی ئەڵمان یادی پێ بهێنرێتەوە کەوا تۆ لە مێژوەکەی تۆە چی بەرامبەر مرۆڤایەتی کراوە دوای دەنگمال کۆمەڵێک بەڕاستی ڕخنەگر هاتن و وتیان دەن کاکە بەڕاستی بە دروستکردنی پەیکەرێک یا بە نووسی تەکستێک ئەمە بارتەقای ئەو ئازارە گەورەیە ناکات ئەم قەتڵ و ئامە زۆرە ناکە ئێمە ئەبێت شتی گەورە بکەین شتێکی کەوا ڕاستەوخۆ بەر تاچی ئەڵمان کردێتەوە بڵێ ئێوە لە ناو مێژوەکەتانە
بەڕاستی بە سەدان هزار بە مەلاین خەڵک بوونەتەوە ئایسی کوشتن و وێرانکاری شتێکی کە دروست بە نای مانماڵ یاری بە ئاگاهێنانەوە بە ئاگاهێنانەوە مرۆڤایەتی مرۆڤی ئەڵمانەوێ بە ئاگا بهێنرێتەوە کەوا جارێککە دەستی نەچێتەوە خوێنی خەڵک باشە ئەویش ئێستا ئەوەی کەوا لە ناو سنتەری بەرلینە هەیە ئەوە جۆرێکە لە مانماڵ جۆرێکە لە بە ئاگاهێنانەوە کەوا بە پانتاییەکی زۆر لە شێوەیەکی مۆنومنتێکی زۆر گەورە لەسەرەوە ئەبیری کۆمەڵێ دیواری چیمەنتۆیە و کۆڵانی شاراوەی تایە و لە ژێری شەوە مۆزەخانەیە هەموو ئەو دۆکومنتانی کەوا بەڕاستی کەوا پەیوەندی بە مێژووی نازیەکانەوە هەیە و پەیوەندی بە کوشتن و قەت و عامی یەهودیەکان و خەڵکەکانی کەش کەوا بە چەپەکانە خەڵکی خەرجەکانە خەڵکی هۆمۆسێکسەکانە ئەمانە هەمووی لەو مۆزەخانەیە ئەرشیف کراوە ئیتر ئەمە کاتێک کە گەشتیارێک گەڕوات سنتەری شاری بەرلین ئەبێ ئەو شوێنە وەکو هینە گوایە وەکو معبەتێک ئەبێ بچی سەیری کات بەڕاستی کە سەیری کات پرسەکە بابەتەکە ئیتر بە تەڕوبڕی ئەمێنێتەوە ئەهێڵڕێتەوە باشە بەڵام مەخابن سەد مەخابن تا ئێستا ئێمەی کورد نەمانتوانی دەنگماڵێک یان مانماڵێک نەسبێکی بەگا ئاگاهێنانەوە دروستکەین و لە یەکێک بەڕاستی لە شارە عەرەب نشینەکانە دای بنین و بۆی ئەوەی کەوا پێیان بڵێن کاکە ڕژێمەیەکی فاشستی سەرسەخت بووە هەبووە شەڕی هەوڵی جینۆسایتی یاوە بۆ میلەتێکە لەگەڵ یا بە مێژوویکی دوورێژە ئەژی باشە کەوا لە خاکی خۆیان ئەژی ئێمە نەمانتوانی ئەو مانماڵە ئەبێ ئیشی بۆ بکەیت ئێمە بەڕاستی ئەبێ ئەم ڕژێمانی یەک لە دوایانی کە لە دوای باسیشەوەکەوایە ئەبێ بە ئاگایان کەین و چۆن ئەرمانیەکان کردیان بەڕاستی جینۆسایدی ئەرمانیەکان لە 1940 و 50 ئەمانەیە ڕوئەیە بەڵام ئەمان کۆڵیان نەیە تا ئەوەی بە جینۆسایتیان ناسان بەڕاستی ئێمە ئەوەش کاری هونەرمەندە کەواتە لەم نێوەندەیە هونەرمەند و هونەرەکەی ئەتوانێت ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە هەموو بوارە جیاوازەکانە لەسەرەوەی کە ئێمە وەکو میلەتی کورد خامەیەکی زۆرمان هەیە کە بتوانین ئێمە توانین کاری هونەری لەسەرکەین لە سینەما بێ لە شێوەکاری بێ لە کاری شانۆیی بێ لە کاری میوزیک بێ کۆنسێرتانە وەی کە بتوانین ئێمە لە ڕێگەی هونەرەوە پەیامەکانی خۆمان بگەێنین ئەم بابەتە زۆر هەڵەگرێت کاتەکەمان بەرەو کۆتایی ڕۆی ئێمە دەستخۆشیت لێ بە هیوای ئەوەی کە بتوانین زیاتر بنێ قسە بکەن بەڵام زیاتر بەس خۆشبەختانە من و تۆ لەبەر تۆش کاری هونەرەکەی کاری سینەماکەی کاری شانۆت کردووە ئەوە تۆزێ لە ئاوازەکەی یەکتری تێگەین دەستە خۆش بێت بە هیوای هەوڵەکان زیاتر چڕ بکرێتەوە هەوڵەکان زیاتر بدرێ هونەرمەندیش زۆر جار ئەگەر شتی لە بەردەسابێ و ماتریاڵی لە بەردەسابێ و پێداویستەکانی لە بەردەسابێ دڵنیام چکە و لە ڕۆحیاتی کاری بۆکە هیوادارینەوانە پشتگیریان هەبێ بۆی کە بتوانن زیاتر بە تایبەتی ئەم شارەش خزمەت و زیاتر پێچنایکی قورسمان لەسەر چکە شاری ئەدەب و ڕۆشنبیرە